بەعوضە کە خوای گەورە بۆمان باسەکە جاندارێکی زۆر بەسیط حیوانێکی زۆر سادە و ساکار کە ئێمە ئاوای لێ بکەین ئەی پوێنین و بەدەستمانەوە تەنها ڕەنگێ بەجێمێنێ. ئەم مێشولەیە بەلەمان باسەکەن ئەفەرموون لە چاویە چەند چاوی هەبێ باشە؟ ئێمە چەند چاومان هەیە؟ ئێمە دوو چاومان هەیە. مێشولە 100 دانە چاوی هەیە. لەو شتە بچووکەیە لە دووری 6 کیلۆمەترەوە 6 کیلۆمەتر لێرە بۆ چووەکە خۆتان حسێبی کەن خوێنی ئینسانەکان لێک جیاکاتەوە. ئەڵێ ئەمە خوێنی شیرین ئەمە خوێنی تاڵە لەبەر دوو کەس دەپاڵی یەکا خەوتون بەمەوە ئەدا بەیانەوە نادا. لە ناو دانەکانیا 48 دانە دانی هەیە 6 دانە چەقۆی هەیە کە بەس پێستی ئینسانی پێ بڕێ. ئەزانم مێشولە لەسەر چێژی چی ئەزانێ؟ چی ئەزانێ مێشولە لەسەر چێژی؟ مێشولە لەسەر گوڵەژی. ئەی بۆچی خوێنی ئینسانە مژن؟ لەبەرەوەی کە ئەو هێلکانی لە ناو سکیمەیەکەیە لەسەر پرۆتینەژی لەبەرەوە پێویستەکە خوێنی ئینسانی بۆ بمژێ. یعنی تەنها مێیەکە خوێنی ئینسانە مژێ نێرەکەی خوێن نامژێ. ئەم مێشولەیە ئایزەکانی من ئەگەر بیەوێ بە ئینسانێکەوە بات جوان سەیری پێستەکەیەکە و دەرەجەی حرارەکەی لای خۆی ئەنووسێ. من و تۆ دەرەجەی حرارەی لەشمان 36.6 تا 36.6 تا 37.2 یعنی لەدەیە یەک دەرەجەکان جیاکەینەوە. ئەو لە 1000 دەرەجەی حرارەی خوێنی ئینسان دەتوانێت تەصنیف بکە. یعنی ئێمە یەکەین بە 10 بەشەوەی کا بە 1000 بەشەوە. ئەزانێ لە شوێنێکا دۆمۆکسیدی کاربۆن زۆر ئەزانێ ئینسانێکی تیایە پرخەپرخیە لەبەرەوە جوانە چێ لە پاڵیا ڕەسەدی لێیەگرێ و سەیرێکە ئینسانەکە خەوتۆ نایەوێت ئاجیکە ئەچێتە سەر پێستەکەی پێشەوەی کە پێوەی باودەرزەکەی لێبا جوان بۆی بەنجەکە مەنتەقەکە لەبەرەوە تۆ مەشولاستی پێ ناکەی هەتا بەرزە بێتەوە گیزەکی زیەکە لە ئازارگی خەبەرتە بێتەوە نازانیەوە چۆن پێوای چۆن فڕی لەبەرەوەی جوانەکو پیا بۆم بەنجەکە کە بۆی بەنج کردی جا لولەیەکی هەیە دەرزیەی باتە ناو بۆری خوێنەکەتەوە کە هیچ سستەر و دکتۆر نییە لە ناو پێستی ئینسانە ئاوا خوێن دۆزێتەوە. خوێنەکە هەڵەمژێت و ئەیبا بۆ خۆی. ئەو خوێنە لەو بۆریە بەسیتەیە ئەمەیە مادەیەکی پێیە کە نایڵێ خوێن لە بۆریەکەیە بمەیە هەتا وەکو جوان ئەیمژێت و جوان خوێنەکە لێ سەح بکە. لێ کاتا 300 دانە گەرا دانێ 300 دانە هێلکە دانێ. سبحان الله. لەبەرەوە بەردەوام خوێن فیشقە ئەکا بەناو لاشەیە. ئێمە چەند دڵمان هەیە؟ قوربان جەنابەت چەند دڵە هەیە؟ یەک دڵە هەیە وە نییە؟ ئەی تۆ برام ئەو پیاوەش هەر یەک دڵی هەیە. خوای گەورە فەرمێ ما جعل الله لرجل من قلبين في جوفه. فەرمێ هیچ پیاوێ خوای گەورە دوو دڵی نەناوەتێ لە ناو سنگیە لە ناو لاشەیە لە ناو بۆشایی سکیە. ئەزانی خوایە ئەمە هەندێک لە کافرەکان پێمان دەڵێن ئەمە بە کەمگرتنی ئافرەتە. خوای گەورە باسی ئافرەت هەر ناکا بڵێ دڵی هەیە. ئەڵێ هیچ پیاوێ دوو دڵ لە ناو بۆشایی سن و سکیان نییە. ئیخوای بۆچی باسی ئافرەت ناکەی؟ ما جعل الله لبشر من قلبين في جوفه. هیچ بەشەرێک نا. خوای گەورە فەرمێ ما جعل الله لرجل من قلبين في جوفه. بۆ؟ چونکە ئافرەت ئەگەر سکی هەبێ دڵی مناڵەکەی لە ناو سکی ئەوە لە 21ەم ڕۆژی حەملا لێ ئەدا کەواتە لە ناو سکی ئافرەتە دوو دڵ هەیە. بۆیە فەرمێ ما جعل الله لرجل پیاو ناتوانێت سکی هەبێ. ئەی مێشولە لە ناو ئەو ئەندامە بەسیتەیە چەند دڵی هەبێ باشە؟ 1 2 3 دانە دڵی هەیە. دڵێکیان بۆ خۆی هەر دڵێکیشیان بۆ باڵەکانی کە 6 دانە باڵی هەیە لەم سەر و سەرەوە.
یعنی هەر باڵێکیان هەر جوملە باڵێکیان بە دڵێکی سربەخۆ ئەکەونە ئیش. سبحان الله. إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة. جا مێشولە کە سەیری پێست دەکات جیازێکی پێوەکو ئینفرارێت یەکسەر ڕەنگی گۆ پێست ئەگۆڕێ لەبەر چای ئەو بەنەفسەجی ئەو کاتە تەصنیفی خوێنەکە دەکات. مێشولە لە یەک سانیا زانین ئەتوانێت چەند جار باڵی بجوڵێنێ؟ ئەدەیرێکێتان دەست ئابرز کاتۆ توانێت چەند جار باڵی ئاوا لێ بکە لە یەک سانیەیە. مێشولە ئەتوانێت 1000 دانە جاڵ باڵی بجوڵێن لە یەک سانیەیە کە فەڕەی کەم مەکینەی سیاری ئەگاتێ. سبحان الله. إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها. يعني چی فما فوقها؟ يعني أوي لسريتي جا خواه مێشولە خۆی چیە تاشی لەسەر بێ؟ نا يعني لە مێشولەیەک بەسیتتریش خوای گەورە شەرم ناکا نمونەی پێ بێنێتەوە چکە خوای گەورە بەس خۆی ئەزانێ بە چ وردەکاریە دروستی کردووە. ئێستا کێنە لەسەر مێشولە میکرۆبێ دۆزراوەتەوە کە لەسەر لاشە و پێستی مێشولە ئەژی کە بە مایکرۆسکۆبی ئەلکترۆنی نەبێ نابینرێ. بۆیە خوای گەورە فەرمێ إن الله لا يستحي أن يضرب مثلا. واز لە مێشولەکە بێنن ما بعوضة فما فوقها. ئەوەی لەسەر مێشولەکەشە بەس خوا خۆی ئەزانێ. فما فوقها يعني لەو بچووکتریش يعني فما فوقها من الحقارة. بەڵێ خۆشەویستەکان خوایە کە ئەمەی بۆ ئینسان دروست کردووە ئەمەی لە ژیانی ئینسانە دروست کردووە کە پێی بێ بە عیبرەت. هەموو کەون کۆ بێتەوە هەموو ئینسان کۆ بێتەوە بەبێ خوا ناتوان باڵە مێشولەیە دروستکە.